فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، ناونیشانی وتارەکەمان لە زنجیرە باسی بزانەدا ئەم جارە باسی ئەوە دەکەین داماوەکان چێن. زۆربەمان کاتێ وشەی داما و وشەی لێقەوما و دەبیستین، یەکسەر خەیاڵمان دەڕوا بۆ کەسێکی نەخۆشی سەر جێگا. ئەبینی کەسێک زەلیلی سەر جێگایە کە دەیبینی کە دەچی بۆ لای ئەڵێ ئای فڵان کەس چەند داماوە. کاتێک کەسێکی هەژاری گیرفان بەتاڵی کولانە خانوویەکی هەیە خەریکە بەسەریا دەڕوخێ کە لە تەلەڤیزۆنەوە بیبینی یان خۆت لە گەڕەکەکەتە یان سەردانی بکەی، ئەبینی ماڵێکە وەکو ئەوە 200 لەمە و پێش ژیان بەسەر بەرێ، لە ناو دڵی خۆتە ئەڵێ ئای فڵان کەس چەند داماوە. کەسێک دەبینی خوێندکارێکە، قوتابیەکە، ئەوە چەند ساڵێکە لە خوێندن دەرناچێ، زۆر بە زەحمەت تاقیکردنەوەکانی بۆ دەکرێ کە سوکاری بنەماڵەکەی ڵەن بەخوا فڵان کەس داماوە لە خوێندنەکەیدا، وشەی داماوە بۆ ئەوانە بەکاردێنین. کەسێک کرێت چییە؟ وا تەمەنی تەواو بوو بەس ئاواتی ئەوەیە ڕۆژێک لە ناو خانووی خۆیان خۆی ببینێتەوە شەوێک کرێچی خەڵک نەبێ، ئەڵێ خۆزگە نەمردمایە یەک جار کرێچی نەبوومایە، ئەڵێن بەڕاستی فڵان کەس داماوە، هەموو ژیانی بە کرێچێتی بەدەسەر. مناڵێک دەبینی لە نازی باوک بێبەشە، لە ئامێزی دایک بێبەشە، هەمومان فرمێسک بە چاومان دێ کاتێک کە ئەو منداڵە نازدارە دەبینی کە پێی دەوترێ یەتیم هەتیو، ئەڵێن بەڕاستی ئەو مناڵانە لە دوای باوکیان خەریکە دەمرن لە برسانە، کاسبکارێکیان نەماوە یان دایکیان لەدەستداوە، بێدایک و بێباوکن، هەمومان دەڵێن ئای کە داماون. ئەمانە ڕاستەوان، بەڵام بەڕێزان ئەمانە داماوی ڕاستەقینە نین، ئەمانە بەسەرکردنەوەی خوایان هەیە. کەسێک بە هەژاری خوا تاقی کردوتەوە، کەسێکی تر خوای پەروەردگار بە نەخۆشی تاقی کردوتەوە، کەسێکی تر بە بێدایک و باوکی تاقی دەکرێتەوە، کەسێکی تر زیرەکی و زاکیرەی بێهێزە لە خوێندنە سەرکەوتوو نییە. ئەمانە ئەگەر بە بەشی خوای پەروەردگار شکر بن، هەوڵی خۆیان بخەنە کار و پاشان ئەوەی کە پەروەردگار بڕیاری لێداوە پێی ڕازی بن، ناشکری دەرنەبڕن، ئەوانە پاداشتی هەرە گەورەیان لە لای خوا هەیە. هەموو ئەو ناڕەحەتیانەی دنیایان بۆ دەبێتە پاداشتێکی گەورە لای خوای پەروەردگار، و پاشان ئومێدی ڕزگاربوونیان هەیە. منیش و جەنابیشت بیسەر و بینەری ئەم وتارە چەند مناڵمان بینی کاتێک کە باوکیان مرد هەموو خەڵک دەیگوت لەوە چ ئەو مناڵانە لە برسانە بمرن، بەخێوکەرێکیان نەما، خەمخۆرێکیان نەما، بەڵام وەڵڵاهی ئێستا دایان بینی ئەوانە زۆریان بازرگانی گەورن، زۆر دەوڵەمەندن، بەخێر و سەدەقە و سەرفرە و زەکاتی خەڵک پێگەیشتن. سوبحان الله، ئێستا ئەوانە خەڵک بەخێو دەکەن، ئەوانە مناڵی تر بەخێو دەکەن، خوا دەرگای لێکردنەوە. چەند کەسمان بینی کرێچی بوو ئێستا لە ڤێلایەکی گەورەدا ژیان بەسەر دەبا، مەزرعی هەیە، باخی هەیە. چەند کەسمان بینی نەخۆش بوو، دکتۆر ئیزنی دابوو کاکە بیبەنەوە، من بە چاوی خۆمەوانم بینیوە کە دکتۆر ئیزنی داوە، ئەوە چارەسەری نەماوە، بیبەنەوە ماڵی خۆی. سوبحان الله، خوا شیفای داوە، ئێستا عیبی نییە، لە دەوام و دایرەی خۆیەتی. چەند کەسمان بینی کە لە خوێندنە سەرکەوتوو نەبوو، بەڵام ئێستا لە بوارێشکەی ژیانە خەڵک خۆزگەی پێدەخوازێ، مامۆستاکانی ئەچنەوە بەردەستی، بۆیە دەرفەتەکانی ژیان لەدەست ناچن. ئەمانە داماو نین. ئەی داماوی ڕاستەقینە کێیە؟ لە زنجیرە باسی بزانەدا ئەڵێم بزانە موسڵمانی بەڕێز داماو ئەم کەسانن. خوا نەخواستەگە تێمان نابێ بەڕاستی بە خۆمان بە داماو بزانین. یەکەمیان ئەو کەسەی خراپەکارە، ئەو کەسەی ستەمکارە، ئەو کەسەی کاتێک کە دەسەڵاتی هەیە بەزەیی نییە، هەر لە کوشتنی خەڵکەوە، لە لێدانی خەڵکەوە، لە خواردنی ماڵی خەڵکەوە، لە دەست بەسەراگرتنی موڵکی خەڵکەوە، لە لێدانی ماڵی دەوڵەتەوە، لە چەپ و گووپی گەندەڵیەوە، ئەوانە بەڕاستی داماون.
ڕەنبێ خەڵکێکە بێ خۆزگەیان پێ بخوازێ بە هێز و دەسەڵاتیان بەس بەخوا ئەوانە داماون چونکە خوای پەروەردگار لە سوورەتی یونسە ئایەتی 23 دەفەرمێ یا ئەیوهە الناس ئینەما بەغیوکم عەلا ئەنفوسیکم ئەی خەڵکی نەبزانن هەموو تاوانێک هەموو دەست درێژیە کە ئێوە ئەنجامی دەدەن سەرنجامەکەی یەخەی خۆتان دەگرێتەوە. دکتۆر ئیبراهیم گرعازەبانی لە تەفسیرەکەیدا باسی ئەوە دەکات دەڵێ هەر کارێکی خراپ کە خۆتان دەیکەن خۆشتان باجەکەی دەدەن. تەفسیرێکی کوردی جوان بۆ هاتە بەرچاوم. ئینسان هەر خراپەیەک دەکا بەرامبەر بە خەڵک دڵنیابێ خۆی باجەکەی دەدا هەر لەم دنیادا خوا نەگەێنێتەوە دنیا. جا ئیمامی زەهەبی لە کەبائیرە لە لاپەڕی 104 بۆ 110 دەفەرمێ ئەو بەغیە ئەو ستەمە خواردنی ماڵی خەڵک ئەبینی فڵان کەس ماڵی خەڵکی خواردووە خەڵک وازانن ماڵ خوراوەکە داماوە بەس بەخوا ئەوەی ماڵەکەی خواردووە داماوە ئەبێ بەزەیت بەوا بێتەوە. ئەو کەسەی کەوا لە خەڵک دەدا ئەڵێن فڵان کەس زۆری لە فڵان کەس داوە ئەوەی لێی دراوە بەزەیت پیادێتەوە بەڵام خوا دەفەرمێت داما و ئەو کەسەیە کە لە خەڵکی داوە کە قەمچی لە پشتی خەڵک داوە کە زلەی لە خەڵک داوە ئەو کەسەی کەوا جوێن بە خەڵک دەدا بەرامبەرەکە ناتوانێت پێی بڵێتەوە ئەوە داماوە. ئەو کەسەی کەوا دەست درێژی دەکاتە سەر کەسانی لێ قەوما و کەسانی بێکەس و کار هەوڵ دەدا کە بیان چەوسێنێتەوە. ئەو کەسەی کە قەرزکوێرە ماڵی خەڵکی وەرگتووە بە قەرز هەشیەتی نایداتەوە وازانە شانازی دەکا کەوا دەستی بەسەر ماڵەکەیە گرتووە بەڵام قورئان دەفەرمێ ئەوە خۆی زەرەر دەکا خۆی داماو دەبێ. ئەو کەسەی کرێکارێک دەخوا ئیشەکەی پێ کردووە هەموو ئیشەکە تەواو بووە ئەمڕۆنا بەیانی وەرەوە مانگێکی تر وەرەوە ساڵێک دەبێ حتا کابرای کرێکار فەقیرە وەڕز دەبێ دەست دەشوا لە کرێکەی لە حەقەکەی خۆی ئەڵێن فڵان کەس چاک دەستی فڵان کەسی بڕی کرێکەی خوارد بەس بەخوا ئەوەی کە پارەکەی خواردووە داماوە. ئینەما بەغیکم عەلا ئەنفوسیکم خوا دەفەرمێ هەر خراپەیەک بیکەن هەر زوڵمێک هەر ستەمێک بیکەن یەخەی خۆتان دەگرێتەوە. ئەو کەسەی کەوا دەسەڵاتی هەیە بەسەر بێ دەسەڵاتێکە بەڵام شەرم لە پاشای پاشاکان ناکا کە ئەڵڵایە ڕۆژگارێکی ژیانی شەکانی دەڕوا خوای پەروەردگار دەفەرمێ بە چاوی خۆتان دەبینن ئەوە داماو دەبێ. کاربەدەستی زاڵممان بینیوە هەمووی سەرنجامی تیاچوون بووە کە لە ماڵی خۆتە نەتدەوێرە لەگەڵ ژنی خۆتا باسی بکەی بڵێ خراپە بینیمان چۆن زەلیل بوون لە هەموو دنیادا. هەموو کاربەدەستێکی زاڵم چارەنووسی تیاچوونە. مێردی زاڵم بۆ ژنەکەی پیاوی وهەیە چەند خراپە بۆ ژنەکەی دڵپیس بە گومان لێدەر حساب بۆ نەکەر بەخوا ئەو پیاوە ڕۆژە دەیبینی زەلیل دەبێ. ژنی خراپ بۆ پیاوەکەی کە خۆی بەسەرا ڕادەدا کە پیاوەکە پێی عەیبە شەرمی هەیە ئەو ژنە فرسەت دێنێت لە بەئەدەبی پیاوەکەیدا زوڵم و ستەمی لێ دەکا ژیانی لێ تاڵ دەکا دڵنیا بە ئەو ژنە زۆر داماوە ئەبێ بە زەیید پیا بێتەوە چونکە ڕۆژە بە زەلیلی لەم دنیادا دەیبینی سزای قیامەتیش. ئەو کەسەی کەوا ئەولادێکەوە ژیانی باوکو دایکی تاڵ کردووە هەموو خۆشیەکانی ژیانی لێکردوون بە دۆزەخ ئەو کوڕەڕەم بێ وابزانێ کە زۆر ئازایە بۆ دایک و باوکی بۆ خوشک و براکانی لە ماڵەوە بەڵام ڕۆژە بزانە بە زەلیلی لەو ماڵەدا دەبیندرێ پەنا بەخوای پەروەردگار. بۆیە ئینسان کاتە شەرمی لە هێزی ئاسمان نەکرد کە ئەڵڵایە وای زانی ئەو کەسانی لەسەر زەویدان دەتوانن پشتیوانی بن ئەتوانن هاوکاری بن نا بەعکسەوە ئەوە داماوە. دنیا پڕیەتی لەو بەسەر هاتە ڕاستەقینانە. من ئێستا لەم وتارەدا لە زنجیرە باسی بزانەدا باسی کەسێکتان بۆ دەکەم کە زانای بەناوبانگی ئەم سەردەما بانگخواز و مامۆستای زانکۆ وتارخوێنی مزگەوت دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی کە مامۆستای زانکۆی ئێستا گەنجێکە و الحەمدوللا لە سعودیا دەژی و کەسێکە بە هەموو جیهاندا لە ئەمریکاوە حتا نزیکی ڕووسیا گەڕاوە لە هەموو وڵاتێکا وتار و محاضەراتی لە زانکۆکانی دنیادا هەبووە. ئەو پیاوە لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکە لە لاپەڕەی ئەو کتێبە لە لاپەڕی 352دا ئەو تەبعی کە لای منە بابەتەکەش بە ناوی کەف الئەذە. ئەڵێ مامۆستایەکی هاوڕێم کە زۆر یەکترمان خۆش دەویست هەموو قورئانی پیرۆزی لەبەر بوو پیاوێکی زۆر مبارەک زۆر دڵفراوان زۆر بەبەزەیی قورئانەکەی بۆ خوای پەروەردگار دەخوێند ئەوەندە دڵ و دەروونێکی پاکی هەبوو کاتێک خەڵکێک دەچوونە لای قورئانی بەسەرا دەخوێندن خوای پەروەردگار شیفای نەخۆشیەکانی دەدا.
زۆر خەڵک لێی سوودمەند بوو. ئەو مامۆستا هاوڕێیەم وتی دکتۆر ڕۆژێکیان کابرایەکی زۆر دەوڵەمەند ئۆتۆمبیلێک کە بای چەندین دەفتەر دۆلارە کۆمەڵە خەڵکی گەنج بە چوادەوریە وەکو پاسەوان هات بۆ لام لەبەر دەستما دانیشت هەر دەستی بە قۆڵی چەپێوە بوو هەر ئاوایە کرد هەر ئازار تەنانەت ئینسان کە ئازاری هەبوو دەم و چاوی چرچ کەوتووە نێو چاوانیەوە چاوەکانی خواردبوو بوون لە تاوی ئازاری ئەو قۆڵەی وتی مامۆستا تکال لێ دەکەم هەندێک قورئانم بەسەرا بخوێنە وتم لە دەست چی دەناڵێنی وتی لە دەست ئازاری ئەم دەستم قۆڵم ئازارێکی بێ سنووری هەیە وتم چوویتە لای دکتۆر وتی نەماوە دکتۆر نەماوە باسی بکەن لە ناوەی وڵات و دەرەوەی وڵات سەردانم نەکرد بێ هەموو پشکنینەکانیشم پاکە دکتۆر دەڵێ من نازەم چی لێ بکەم ئازار شکێنەکانیش لە خۆڕایی وەری دەگرم هیچ سوودی نییە دەستم کرد بە خوێندنی قورئان وتم هیچ ئارام بوویتە وتی نەبەخوا هیچ سوودی نییە وتم وایانی وەرەوە بەیانی هاتەوە دیسان دەستم کردەوە بە قورئانێکی زۆر وتم هیچ هەز بە ئارامی ناکەی وتی نەبەخوا ئازارەکەی هەر زیاتر دەکا 4 دانە ڕۆژ هات و قورئانم بەسەرا خوێند بەڵام هیچ سوودێکی نەبوو هەر هاواری بوو هەر دەستی بە قۆڵ یادێنا ئەیگو خۆزگە هیچم نەبووە لە دنیادا بەس یەک شەو ئیسراحەتم هەبوویایە یەک ڕۆژ دڵم خۆش بوویایە والله ئەگەر دەستم ببڕنەوە لێرەوە نەجاتم ببێت لەو ئازارە هێشتاکانە مەمنونم وتم والله کاکی جام من ئەوەی کە دەسەڵاتم بوو پەنابردن بۆ ذاتی خوای پەروەردگار بەرەکەتی قورئان خوێندن بەکارم هێنا بەڵام واللهی من وا هەز دەکەم تۆ ستەمت لە کەسێک کردبێ ماڵی کەسێکت خواردبێ دەرونی کەسێکت ئازاردا بێ ئاهو نزولەی کەسێکی داماوت لێگیرا بوو بێ ئەڵێ تووڕە بوو وتی نا من بۆیە نەهاتوم مامۆستا بۆ لە تۆ ئامۆژگاریم بکەی نەسیحەتی خۆت بۆ خۆت من پیاوێکی وام ماڵی خەڵک بخۆم من ستەم لە خەڵک بکەم من خێر و خێرات دەکەم بەعکسەوە من ئەوەی کە لێ ترسم لەوە چێ لە پیاو چاچیما چاوەزار لێدا بم چاو و نفوز لێدا بم من هاتووم دوعای ئەوەم لێ بکە یەکێ حەزێک سحری لێ کردبم یەکێ بە چاویەوە کردبم ئارام کردەوتم برام خۆ من نەمکتۆ تۆ پیاوێکی خراپی ئەڵم بەخوا تا بچۆوە سەیرێکی کردەوەکانی ژیانی خۆت بکە خۆ من عیلمی غەیبم پێ نییە بەخوا من نازانم تۆ باشی خراپی بە ئومێدی خوا باشی بەس ئارام بەوە تووڕەمە بە تۆ پیاوێکی بەڕێزی هادی ئەم کردەوە بە نابەدڵێکەوە خواحافیزی کرد و لە لای من ڕۆیشتە دەرەوە 10 ڕۆژی پێچوو هاتەوە دەم و چاو کراوەتەوە دەستی بە قۆڵیەوە نییە پیاوێکی ڕووگەش هەندی هەدیە و دیاری و میوەی هێناوە هات یەکسەر پەلاماری سەرمیدا سرم ماچکە دواتر وتی دەست بێنە دەستت ماچکەم وتم نا من حەدیەوە منێ کەس دەستم ماچکە ببوورە وتی من هەتا ماوەم خەرزاری تۆم وتم بۆ خۆ بە خوێندنی دوعاکانی من و بە خوێندنی قورئانەکە لەسەر دەستت تۆ سوودمەند نەبووی تۆزە بە دڵگرانیشەوە خواحافیزیمان لێیەک کرد وتی مامۆستا تۆ بۆ من بوویتە خێر و بەرەکەت کاتێک کە ڕۆیشتمەوە شەو ئەو قسانەی تۆ لە گوێما دەزرینگایەوە ئەبێت تۆ ستەمت لە کێ کردبێ ئەبێ چ داماوێک دوعای لێ کردبی ئەبێ حەقی کێت خواردبێ ئەبێت چ مەزڵومێک نەیتوانی بێت تۆڵە لێ بکاتەوە پەنای بۆ خوا بردبێ بیرم کردەوە ڕاستە من کاتی خۆی کە ئەم کۆشکەم کرد ئەم زەویەکیشی بە پاڵەوە بوو 200 مەترێک بوو ویستم ئەوە هەروەکو گەراجی ئۆتۆمبیلەکانم بەکاربێنم پرسییم لە نووسینگەکان وتیان ئەوە هی ئافرەتێکە لەسەر چەند منداڵی یەتیمی بە باوەک دانیشتووە چووم بۆ لای وتم ئەو زەویە بۆ من باشە و پێم بفرۆشە وتی نابراکەم بەخوا نایفرۆشم جاوا فرۆشتم بە ناشکوری نەبێ من ئافرەتێکی نەخوێندەواری بەستە زمانی داما و بڕواب کە نازانم پارەکەی چی لێ بکەم پارەکەش بە فیڕۆ دەچێ مناڵەکان لە دەستم دەردێنن ئەو دەیدا بە پاسکیل ئەو دەیدا بە ماتۆڕ ئەو دەیدا بە کۆمپیوتەر پارەکەش دەڕوە بەخوا متمانەشم بە کەسێکی وا دڵسۆز نییە پارەکەی بدەمێ بۆم خاتە مەعامەلەوە نا وەڵڵا با زەویەکە بمێنێتەوە زەویەکە نەخۆش نابێ نامرێ نافەوت تێدا گیر ناکرێ هەتا خوا ڕەحم دەکات مناڵەکان گەورە دەبن بۆ خۆیان خانوویەکی تیا دروست دەکەن یان کە گەورە بوون پێگەیشتن خۆیان دەیفرۆشن و پارەکە بە فیڕۆ ناچێ من دەچەی باوکی شیانم داوای لێبوردن لێ دەکەم ئەڵێ ئەژنێکی زۆر ڕێک و پێک زۆر زمان شیرین زۆر بە ئەدەب بە حیا و شەرم دیسان چوومەوە تەکلیفم لێ کردەوە خەڵکم نادەوە ژنەکە ڕازی نەبوو بەڵام من تاکتیکی خۆم بەکارهێنا تەنانەت گەیشتمە سەرەوەی ژنێک بتوانێت بەرەوە ڕووی من ببێتەوە بە پارەی خۆشم پێم نەفرۆشێ بۆیە چوومە شارەوانی و لە ڕێی دۆست و برادەر و بەخشینی هەندە بەرتیلەوە بەبێەوەی ئەو ژنە هەز بە خۆی بکە زەویەکەم خستە سەر خۆم کەسێکم هێنا لە شوێنی ئەو ئافرەتەمان چوون عەقدمان پێ کرد و هەموو شتەکان ڕایی بوون هیچ لەبەر دەستی من عاسی نەدەبوو بە زەبری پارە و سامانەکەم
بۆیە پارەکەم برد و هەر ئەو سیعرەی جارانیشدا بووە لە کیسەیەکە بۆ لە زەرفێکە بۆ ژنەکەمان فڕێدا ئەو پارەی خۆت دواتر دەستم کرد بە دیوارکردن ئەو ژنە ئەو ڕۆژانە دەها گۆلای کریاکارەکان جوێنی ئێدا دەیگو ئەوە ماڵی منە وەڵڵی منە وەڵڵی نەفرۆشاوە ئەوەی ئەو منداڵە بێباوکانەیە کریاکارەکان گاڵتەیان پێ دەکرد ویان دەزانی ئەو ئافرەتە شێتە دەیانگوتی ژنە شێتەکە پەیدا بەوە دیسان دەستی کردەوە بە جوێندان و قسەی ناشرین ڕۆژێ منی بینی وتی خۆ من دەسەڵاتم بەسەر تۆیان نییە ئەتوانی بشم کوژی ئەتوانی چیت بێ بەسەرم بێنی بەڵام من تۆ دەسپێرم بەخوا یا ڕەبی لەو خانووی ئیسراحەت نەکەی وتی وەڵڵاهی شەو هاتمەوە ئازارێک مامۆستا لەو قۆڵەما پەیدا بووە خەریکە دەستم دەپچڕێ خۆزگەی یەک شەو ئیسراحەتم لە دوای ئەوە بکردایە بۆیە کاتێک کە تۆ پێت وتم ئەوەم بەبیر هاتەوە ڕاست دەکەی دە ڕۆژ لەمەوە پێش تۆ ئەمەت پێوتم دوێنێ چووم بۆ لای ئەو ئافرەتە چووم بۆ لای و لەبەر دەستیان کەوتم گریام داوای لێبوردنم لێ کرد ویستم دابێمەوە قاچی ماچکەم لە تاوی لەشی خۆم وتم خوای پەروەردگاری تۆ نەیهێژ لەو خانووی ئیسراحەت بکەم بەس تو خوا تۆ بە خراپەی من مەکە من وەکو کەسێکی زەلیل هاتوومە بەردەستت تکایە خوشکەکەم دایکەکەم گردنم ئازاد کە پارەش چیت دەوێ زەوی لەکوێ دەتەوێت دەچم بۆ منداڵەکانت دەیکڕمەوە کوێ باشە کوێ تیجاریە کوێ دواڕۆژی خێرە ئیتر بەڵام ئەوەندەیە گردنم ئازاکە ئەگەر تۆ گردنم ئازاکەی لەوە چێ خوای گەورە ڕزگارم کە ژیانی ئاساییم بۆ بگەڕێتەوە من چی لە سەروەت و سامان بکەم کە هیچ شوێنێک نەما بەس بۆ لابردنی ئازارەکەم ڕووی تێکەم ئەڵێ ژنێکی زۆر محتەرەم بوو وتی براکەم وەڵی هیچم لە دڵا نەما ئەوە پارەکان هەر ماوە هەڵم گرتۆ پارەکەی خۆت بۆ خۆت بەس بەخوا من سەرۆدەری بازاڕ و ئەوانە ناکەم شوێنێکی باش بۆ منداڵەکان بکڕەوە ئەو مناڵانە گوناحن بێباوکن بەڵکو لە دوا ڕۆژە ئەو زەوی کە باوکیان بۆی دابین کردوون نەفەوتێ وتم بەسەر هەردوو چاوم دڵنیا بە زەویەکیان بۆ دەکڕم دوو قات و سێ قاتی خۆی ئەوەی پێش و پارە بکاتەوە تازەوە لە دەست چوو ئەگە حەز دەکەن هەموو خانووەکەشم هەڵدەوە شوێنم بۆ ئێوە وتی نا من ستەمل لێ ناکەم دەستی بەرز کردەوە بۆ لای خواوەتی یا ڕەبی خوای جان وا من گردنم ئازاد کرد یا ڕەبی خوایە من بەخشیم خوایە تۆش بیبەخشی خوایە تۆش ڕەحمی پێ بکەی وتی سوێن بەخوا دەستی دانەگرتەوە ئازارەکە لە قۆڵمانەمە ئێستا هاتمەوە بۆ لای تۆ ڕێنمایی خێرت کردم ڕزگارم بوو خوا ڕزگارت کە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان لە عەریفی دەڵێ من ئەوەم بینی بەڕێزان ئەمانە هەمووی پێمان دەڵێ ئەوەی کە پەروەردگار فەرمووی یا ئەیوهە الناس خەڵکینە یەک بە یەکتان بزانن ئینەما بەغیکم عەلا ئەنفوسیکم هەر خراپەیەک دەیکەی هەر ستەمێک دەیکەی هەر زوڵمێک دەیکەی دڵنیا بە یەخەی خۆت دەگرێتەوە تۆ زانی فڵان کەس داماوە نە بەخوا زاڵم داماوە بەخوا خراپەکار داماوە ئەو کەسێکەوە فێڵ و پیلان لە کەسێکی بێ ئەنوا دەکا تەڵەکەیەکی بۆ دەنێتەوە فرت و فێڵێکی لەگەڵا دەکا ئەو فرت و فێڵە خۆت دەگرێتەوە پەروەردگار لە قورئانە لە سوورەتی فاتیر ئاەتی 43 دا دەفەرمێ ولا يحيق المكر السيء إلا بأهله دڵنیابن فرت و فێڵ و تەڵەکە بەسەر خاوەنەکەیدا دەشکێتەوە کوردەواری خۆمان نەیوتووە ئەو کەسەی چاڵ بۆ خەڵک هەڵکەنێ چییە بێ خۆی تێی دەکەوێت چاڵی هەڵکەندۆ فڵان کەسی تێبخە بەڵام خۆی تێی دەکەوێت بەبێ خۆی بخۆی زەمە نەسی قورئانە ولا يحيق المكر السيء إلا بأهله زیانی فڕوفێڵی خراپ هەر بۆ خاوەنەکەی دەگەڕێتەوە ئەوەی چاڵ بۆ خەڵک هەڵکەنێ خۆی تێی دەکەوێت وێ نابێ ئەو کەسێکەوە بە تایبەتی حرمەت و ڕێزی تایبەتیم هەیە بۆ حەڵاڵ خۆرەکان ئەوانەی نووسینگەی زەویان هەیە عەقارات ئەو کەسانەی نووسینگەی فرۆشتنی ئۆتۆمبیلیان هەیە زۆر جار لێیان دەبیسترێ کەسێک متمانەی پێیانە کەسێک نەشارەزای بازاڕە ئەچن شتێکی بۆ بفرۆشن ئەچن شتێکی بۆ بکڕن چاڵێکی بۆ هەڵدەکەنن چونکە ئەو کەسە نەشارەزایە چونکە متمانەی پێیانە هەل لە ئانیشکەوە قۆڵی لێ دەکەنەوە خۆشحاڵی خۆشیان دەردەبڕن بەخوا چاک خەڵەتانمان خوای پەروەردگار دەفەرمێ دڵخۆش مەبە خۆت زەرەرت کرد دڵنیا بە تۆ داماوی ئەو بەوە نافەوتێ وا چەند وەرەقەیەک لێ خوار وا خەڵەتاندت وا بە نیوەی سیعرەکە لێدسان بەخوا ئەو لە برسانە نامرێ ڕۆژێک خوا دەرگای لێ دەکاتەوە قەرەبووی بۆ دەکاتەوە ئەوەی داماوە و فەوتاوە تۆی بۆیە ئاگال لە خۆت بێ سێم ئەو کەسە داماوە کە لە ئیسلام هەڵدەگەڕێتەوە قورئان دەفەرمێ فمن نكث فإنما ينكث على نفسه
هەر کەسێ ئەو پەیمانەی بە خوای داوتێتی خوایە و تومە و بڕیارم دا و شاتمانم هێناوە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله ئای کە داماوە دەبینم بڵێن فڵان کەس دینی خۆی گۆڕیەوە وەڵا لە موسڵمانەتی خۆی شۆردۆتەوە بۆتە فڵان دینی تر یان مولحید بووە واللهی داماوی لەوە داماوەترم نەدیوە ئەوە خوا زەرەر دەکا ئیسلام زەرەر دەکا تۆ نوێژ ناکەی ناسنامەت لە ئیسلامەتیەوە دەگۆڕی بە شتێکیکە فإنما ينكث على نفسه أو خديا شو هي داماو بخوا دبه همومان بزيمان پیدا بيتوا كسر شهادي لا إله إلا الله محمد رسول الله لدزدا اتتواو ويران بو ويراني أم دنيا ويراني أو دنيا كسيك دبيني لبيجك وبي لشوينك وبباسي إلحاد بيديني نبوني خوا سبحانه وتعالى نعوذ بالله دكا دبه بزيمان پیدا بيتوا بلين أي فلان كس داماوا بەخوا برام ئەوە داماوە من دڵم داماوەکان چێن بزانە بێدین بێ ئیمان داماوە ئەوەی کە ئیسلامی لەدەستدا ئەوەی کە وازی لە نوێژێنە خوا زەرەر دەکات تۆ نوێژ نەکەی بەخوا خۆت وێران کرد ئەبێ هەمومان بەزەیمان پێدا بێتەوە دوعات بۆ بکەین خوا هیدایەت بدا بە کورتیش دەڵێم ئەم کەسانش بەخوا داما و جێی بەزەین یەکەمیان کوڕە هەژارێکی بێکار ئای ڕۆژانە ئەو گەنجانە دەبینم بەخوا داماون هەژارە ژیرفانی بەتاڵە بێکارە جگەرەیەکیشی پێیە کە نەفەسی لێدا یان نێرگەلەیەکی داناوە قوڵتە قوڵت و بەبای دەکات دووکەڵ ئاوەندەڵی گزۆزی سیارەیە دێتە دەرەوە واللهی ئینسان بەزەی پێیا دێتەوە تۆ وەرە هەژار بی بێکار بی ئەم ژەهرەش بخۆی ئەی لەو داماوە وەختێ بەخۆی ئەزانێ سیەکانی ڕەش بوون گەنجێکە هێشتا تەمەنی 25 ساڵە وەکو 50 ساڵێک ناتوانێت بە ڕێگادا بڕوە کە تەمەنی بوو بە 40 ساڵۆک و 80 ساڵێک دەرەکەوێ اینجا وەرە هەژار و بێکار بی و نێرگەلەش بچێش هیچگەرەش بخۆی دووەم کەسێک تا دوێنە سواڵی دەکرد ئەمڕۆ خوا ڕەحمی پێ کردووە چەند دینار و دۆلارێک لە جیفانی خۆیان دەبینێ ئەو پۆزەی ئەو لێی دەدا هیچ دەوڵەمەندێک لێی نادا وەڵڵی خەڵک بینراوە لەو ساڵی نەوەتانەدا بڕواتان بێ بەڕێزان خەڵک تەنەکەیەک گەنم و چەند کیلۆ ئاردێک یەدانێ خەریب و لە ماڵەوە لە برسا بمرن لێی بیسراوە توێتی خۆپارە و کراسم بۆ حەفلەیەک لەبەرکرد چۆن دەبێ ئەو کراسە لەبەرکەمەوە ئەو پۆزە بە چێوە لێدەی ئەبێت دوێنێ خۆتت لەبیر بێ ئەیتخواوە داماو نییە هەر دوێنێ بۆ تۆ چەند هەژار و داماوە بووی ئێستا و کراسی لەبەرت کردەوە زیلەی لەبەرت کردەوە تۆ جارشکە نابێ خەڵک پێمەوە ببینێتەوە ئەی چۆ دوێنێ لەبیر چۆوە چ حاڵێکت هەبوو ئەی داماو ئەوە داماوە سێم کەسێک هێندە بە کەسایەتی یەکسەر سامە جاو کەسایەتە سیاسی بێ وەرزشی بێ ئەکتەری سینەمایی بێ ئیتر گۆرانی بێژێک بێ هەرچیەک بێ ئەوەندە پێی سەرسامە حەز دەکات لە هەموو شتێکا لاسای ئەو بکاتەوە لە ماڵەکەی هەر ڕسمی ئەوی هەڵواسیەوە لەسە موبایلەکەی هەر ڕسمی ئەو هەیە لە پشتی موبایلەکەی هەر ئەوە حەز دەکات قژی وەک ئەو بێ ستایلی کراسەکەی وەکو ئەو بێ یەخەکەی وا بێ جلوبەرجی وا بێ بە هەموو شتێکی ئەو کەسایەتیە معجەبە حەز دەکات خۆی بکا بەو بەڵام ئەو کەسایەتیە نە ئەم دەناسێ نە حیسابی بۆ دەکا خۆڵەکە بیشی ناسێ هەر نازانە بوونیشی هەیە ئەمەندە سەری زمان و بنی زمانی کاک فڵان کەسە مام فڵان کەسە جەنابی فڵان کەسە ئەو ئەستێرەی فڵانەیە ئەویش هەر حیسابیشی بۆ ناکات خواوە داماوەیان نا وەرە تۆ هەموو ژیانت بشوێنی بە کەسێک ئەو کەسە هەر نەزانێت تۆ هەیەیان نا هەر حیسابت بۆ نەکا هەرەگە تووشت ببێ سەلامیشت لێ نەکا تخوا دەبێت لەوە داماوەتر هەبێ بەڵێ داماوەکان زۆرن لەسەر زەویدا چوارەم هەژاری لودبەرز وا دەوڵەمەندەکە تەکەبور بە شتێکەوە لێدا ئەی هەژار تۆ چیت هەیە ئەم تەکەبورە لێدەی نانی خۆشت و ماڵ و منداڵەکەشت بڕیوە عائلی مستەکبیر کە خوا ڕقی لێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یەکێ لەوانەی لە قیامەتە خوا بە چاوی بەزەیی سەیریان ناکە ژیرفانی خاڵیە ماڵی خاڵیە جەنابەت مسلمانێکی بەڕێز ئەوێ خێر و سەدەقەیەکی پێ ببەخشێ کە دەبینێ ئەوەندە لوتی بەرزە خێرەکەشی پێ ناکە ڕزقی خۆی ماڵ و مناڵیشی بڕیوە پێنجەم خاڵی کۆتایی لە داماوەکان ئەو مامۆستا ئاینیەیە ئەو بەناومەلایەیە کەوا دەزانێ ئەو وتارەی ئەو دەیدا وەحی خوایە نەعوذ بالله ئەڵێ ئەو قسانەی من دەیکەم ئەو وەحین یعنی غەیری ئەوەی من دەیڵێم هیچ چیتر ڕاز نییە هیچ کەسی تر هیچ نازانێ قسەکانی من دەبێ وەکو قورئان سیر بکرێن ئەوە داماویە ستا من چەند قسەیەکم لە خزمەت جەنابتاندا کرد ئەمانە وەحی خوانین غەیری ئایەت و حەدیسەکەی لێ دەرکەی ئەوەی تری قسەی خۆمە تێگەیشتنی منە بۆ ئاین ئەکرێ هەڵەش بم ئەکرێ تۆ ڕەخنەشم لێ بگری بەڵام ڕەخنەی ئەدەبیانەی جوان ئاگادارکردنەوە بەڵام نەعوذ بالله مامۆستایەکی ئاینی وابزانێ قسەکانی وەکو وەحی خوا دەبێ حسابیان بۆ بکرێ بەس ئەو ڕاستە لەسەر زەویدا
ئەو بەهەشت و دۆزەخە کلیلەکانی بەوە ئەگە حەزی لێ بوو فڵان کەس بەهەشتیە ئەگە حەزی لێ بوو فڵان کەس جەهەنەمیە قسە لەسەر هەموو کەس دەکا و هەموو کەسی پێگومڕایە وەڵڵی ئەو مامۆستایی نێژ لە هەموو کەس داماوترە چونکە ئینسان بە زەی بەخۆی بێتەوە لە قیامەتە خۆت ڕزگارکەی و پاشان ئیشی تۆ ڕاگەیاندنی دینی ئیسلامە بە شێوەیەکی نەرم و جوان پڕ لە حیکمەت پڕ لە دڵسۆزی پڕ لە ئامۆژگاری بەڵام وا بزانی خۆت ڕزگارت بووە ئەوەش تۆ حەزت لێ بێ جێی بەهەشتە ئەوەی تۆ خۆشت نەویست ئەوە جێی جەهەنەمە ئەو کەسەش داماوە با هەڵگرێ پەیامی ئیسلامیش بێ بەڵێ داماوەکان زۆرن با بە خۆمان دابچینەوە ئەوەی کە عەرزم کردن لە خۆمەوە بۆ جەنابتان یەک بە یەک سیرکەین ئەگەر لە ڕیزی داماوەکاوینین با داماو نەبین ئیسلام پێمان دەڵێ داماو مەبە ئەوانەش ئێمە بە داماویان دەزانین خوا ڕۆژە ڕزگاریان دەکا بەڵام داماوی ڕاستەقینە ئەو کەسانە بوون کە باسم کردن یا ڕەبی خوا لە داماوی بمان پارێزی یا ڕەبی خوا لە بەدبەختی دنیا و قیامەت بمان پارێزی یا ڕەبی خوا هەموو ئەوانەی بە هەر شێوازێک تووشی داماوی ڕاستەقینە بوون یا ڕەبی خوا هیدایەتیان بدەی شتێکیان نیشان دەی بیانهێنەوە سەر ڕێگەی ڕاست یا ڕەبی خوا ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی پەروەردگارە ئەم موسڵمانە بەڕێزانە لەم ماڵە جوانەی تۆدا لەم نیوەی شەوەدا کۆبوونەوە یا ڕەبی خوا غەیری ڕەزامەندی تۆ نەبێ هیچمان ناوێ خوا لێمان ڕازی بی یا ڕەبی خوا لێمان ڕازی بی خوا لە گوناهەکانمان خۆش بی خوا لە هەڵەکانمان ببووری خوا شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە حاڵمان بکەی ڕەحم بە خوێندکار و قوتابیەکانمان بکەی بە تایبەتی ئەوانەی پۆلی دوانزەن ئەوانەی لە کۆتایی ئیمتیحانەکاندان یا ڕەبی خوای گەورە زاکیریان بەهێزکەی قەڵەمیان بە بڕشکەی بە ئاواتی خۆیان بگەێنی خوایە هەموو کوڕکچەکانمان بە حەڵاڵی بە ئاواتی خۆیان بگەێنی خوایە هەر کەسێک لەم نیوە شەوەدا هات ماڵەکەی تۆی ئاوەدان کردەوە خوایە ماڵی ئاوەدانکەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم